پێشەچی بەڕێز باسی مزگەوتی گەورەی کۆیە دەکەن. یەک لە شتە جوانەکانی کۆیە مزگەوتی گەورەی کۆیە لە ساڵی 1940 لە دیزاینەکەی کرایە و لە سەردەستی بەکراغەی حەوێزی کرایە. ئەو مزگەوتە شتێکی زۆر 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 سیمای شاری کۆی بە تەواوەتی گۆڕیە. بەس ئەو مزگەوتە هەزار ڕەحمەت لە گۆڕت بەکراغا کە ئەو شتە جوانە لەو شارەکەی کۆیە تەواوی کۆیە بۆ مزگەوتی گەورەی دەناسرێ کە دێ یەک کە لە پورە جوانەکانی کۆیە کە بۆمان مایتەوە ئەو مزگەوتی گەورەی کۆیە. ئەو توانانەی کە دوکانەکانی قەیسەری کۆنا، ئەو خانی گەورەی کۆیە خانەکان کە جێی کاروانسەرای هەموو شوێنەکان بووە کە هاتینە لێوێن دەر هەم وەکو فندەق بەکار هاتووە هەم لە بنەوەش معاملەی تێدا کرایە و ئاوراغەکانیشیان لەوێ بەستیتەوە کە بەستیتیانەوە لەوێن دەر ئیشی خۆیان کاروباری خۆیان جێبەجێ کردیە و هەم لەوێش نووسینە. هەر بە شوێن تجارەتمان لە مەعبەینی ئێران هەبووە، لە بەینی جنوب هەبووە، لە مەعبەینی سووریای هەبووە. یەک لە جوانیەکانی کۆیەمان ئەو مزگەوتەیە کە خوا عەفو بکە بەکراغا ئیشێکی جوانی کردێ لە کۆیە، دەستی دیارە، دەستی زۆر زۆر جوانە لە شارەکەی کۆیە و یەک لە شتە جوانەکانی مەلای گەورەی کۆیە کە ئەو ساڵی کەس ئەو زۆر ئیسانەش هەم مەلا بوو لەو عەسڕەی ئەو کاتی عالەم زۆر مقەیەدی ئاین بوو، دیانەت بوو، کەس لە ئەوەی نەدەهات کە بتوانی کچی خۆی بنێرتە مەکتەبێ. هەندە عاشقی علم و زانیاری بوو مەلای گەورە، ئەو ڕەوڕەوەی شکاندی یەکەم کەسی کچەکەی خۆی ناوی نەجیبەخان بوو، ناردیە مەکتەبی، گۆتی کچی خۆم دەنێرمە مەکتەبێ با فێری ڕۆشنبیر و خوێندەواری بکە. ئەو میلەتە داخەکەی گیرانم نەخوێندەواریە وای لێکردینە بە هەژاری بژین و بە نەزانینی بژین. ئەو ڕێچڕەوەی لە کوردستان لە کۆیە شکان کە ئەو ناردی خەڵکەکەی دیکەش گۆتیان مەلای گەورە مادام کچی خۆ بابا ئەو شتەوانیە مادە مەلای گەورە چوە ئێمەش کچەکانی خۆمان بەڕێچکە ناردا قوتابخانەی کە ئەو ئیشە جوانەی مەلای گەورە کردی لە هەموو کوردستان تاکە کەس بوو کەتانی بەرنامەی ڕۆشنبیری و زانیاری و ڕێچکە بشێنی لۆ ئافرەتی کورد کە فەرقی نییە لەگەر پیا و کوڕ و کچ فەرقیانە لۆی وڵاتەکەمان بەرەو پێشەوە بڕوە. ئەو ڕێچکەمە مەمنونی زۆر زۆر مەلای گەورەی هەزار ڕەحمەت لە گۆڕەکەت.